خۆش بیت مامۆستا. ئەمە هەنگە پێشکەشەکەمە مامۆستای بەرز کاگە خەلیل خاوەنی ئستودیۆ سەیرانی کرماشان بۆ حەرچی کوڕە خاستەوە هاڕیەوێ لە گۆرانی شتێکی لە یاڕیە. یارم دەی فەرموو من دار هەنارم نەزەر کەرێ دەکەی پەروەردگارم یارم دەی فەرموو من دار گێلاسم نەزەر کەرێ دەکەی هەزرە دەباسم بێ یار بێ ئەودەم بە تەنیا ماوم لە گێژی دەریای خەلیلگیان غەما خنکاوم لە گێژی دەریای غەما خنکاوم لە دۆستە زیستر مەگەر برابێ لە قەن شیرینتر خەلیلگیان مەگەر خورما بێ لە قەن شیرینتر مەگەر نسکافە مەیلم پێ نایە کاکە ئەو بێئینسافە مەیلم پێ نایە ئەو بێئینسافە هەر کۆڕەنەیکە دڵداری بێوە هەر وەسەدارێ خۆم ڕۆوە ناگرێمیوە هەر وەسەدارێ وا ناگرێمیوە خوابای هەڵکەی عێراق شێوێنی کرماشان پڕ بێ خەلیلگیان لە کچە پەنجوێنی کرماشان پڕ بێ لە کچە پەنجوێنی خوا قەبوڵ نەکەی تالی لەی دایکی وانەیەش دەست من هاوار بگەی بەمەمکی نایابین مەمکی دەسماڵ خایەزی ڕاستی پێم بێژە نازێ بۆچی عاجزی ڕاستی پێم بێژە بۆ لێم عاجزی پێشکەشە کاکە خەلیلگیان.